ئەوە ئێمە نین هەڵەما کردوێت تاکوونی بە بۆچوونەکانی خۆمانە بڕۆینەوە تەمەنا دەکەن کە ئەو لایەنەی کە بەرپرسیارە لە تێکچوونی بارودۆخەکە و ئەو لایەنەی کە دەیەوێت بربەست لە بەردەمی میدیا دروست بکە ئەو بەڵێسەکە بچێت و ئێستا من شتێکم نەکردو تاکوونی بڵێن باشەی تروان ناکەم هاتووم بە شێوەیەکی بەو شێوەی کە ئاگادار کراوینەتەوە میدیاکان دەبێت داواکاری تەقدیم بکەن بۆ ئەوەی مۆڵەتیان پێ بدرێت ئێمە داواکاریمان تەقدیم کردووە ئاگاداریان کردوینەتەوە بەوەی کە مۆڵەت دراون کاتێک کە دەڕۆین دەڵێن ناکاکە ئەو بۆتان نییە کەواتە ئەوەی کە پێویستە بە بڕیارەکە بچێتەوە ئەو لایەنەیە کە دەیەوێ من مەحروم بکە ڕێگری لە من بکە بەوەی کە ڕووماڵی ڕووداوەکان بکەم ئەوەش وەکو میدیایەک کە مافی خۆمە مۆڵەتی فەرمیم لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانەیە وەک هەر میدیایەکی کە مافی خۆمە کە ڕێگریم نەکرێ و ڕێگەم پێ بدرێ کە ڕووماڵی ڕووداوەکان بکەم وەک هەر میدیایەک ناکرێ تایبەتمەندی بدرێ بە میدیایەکی تایبەت بۆ ئەوەی کە ڕووماڵی ڕووداوەکان بکە لە پێناوی ئەوەی کە میدیایەکی تایبەت بکرێتە پاڵەوان ئەوەی کە ئەو زەمینە سازی بۆ فلانە میدیا و فیسارە میدیا هەیە ئەگەر نەک بۆ من نەکرێ بەڵام هاوکاری ڕێگریشم نەکرێ من دەتوانم بیکەم بەڵام وەرە تۆ ئەم دوو جیاوازیە میدیایەک هەمەر و پاسەوانی تایبەتی بۆ دابندێ بەسەر ئۆتۆمبیلی سەربازیەوە ڕووماڵی ڕووداوەکان بکە لە تەواوی قۆڵەکانی شەڕگە ئەوان ڕێگەیان پێ بدرێ و هاوکاری بکرێن منش ڕێگریم لێ بکرێ و ڕێگەم پێ نەدرێ بڕۆم چۆن دەتوانانی بڵین کاکە ئەمە دەتوان چالاکیەکانیان یەکسان دەوێت ئەو بە هەموو شێوەیەک هاوکاری دەکرێت منیش بە هەموو شێوەیەک ڕێگریم لێ دەکرێت من پێم وایە ئەمە نەعەدالەتیەکە لە هیچ کوێ ئەم نادادپەروەریە و نەعەدالەتیە وجودی نەبووە و نییە لە هەرێمی کوردستانە نەبێت داواکارن ئەم نەعەدالەتیە لە هەر شوێنێکی کە هەیە میدیا نەگرێتەوە بەردەم یەخەی ئێمە نەگرێ ئێمە وەک میدیایەک ئەوەی کە ڕوودەدا دەیگوازینەوە بێگومان ڕووداوەکانیش باش و خراپی ئەوەمان کردو و هیچ تاوانی ڕووداوەکانە ئێمە تاوانبار نین.